سڵاوی خۆی گەورەتان لێ بێ قوتابیانی عەزیز لە ڤیدیۆ ئەم جارە دێنە سەر وانەی چوارەم لە بەشی پێنجەم ئەویش بریتە لە خاڵە ڕوونکردنەوەیەکان. لە خاڵە ڕوونکردنەوەیەکان پەیوەندی نێوان دوو کۆمەڵە پێدراو دەنوێنێت. دوو کۆمەڵە پێدراو. ئەوەی کە گرنگە لەو بابەتەی ئەوێ بزانی سێ زۆر پێویست هەیە: پەیوەستی موجەبت هەیە، پەیوەستی سالبت هەیە، پەیوەستی نییە یاخود نەبوونی پەیوەست. پەیوەستی موجەب چییە؟ دوو کۆمەڵە پێدراو دەداتێت. ئەگەر لە هەردوو کۆمەڵە پێدراوەکە هەردووچیان پێکەوان زیاد کرد یاخود پێکەوان کەم کرد، ئەوە چیە؟ پەیوەستی موجەبە. لۆ نمونە ڕووبەری شوقەیەک و نرخەکەی لە ناوچەیەکی دیاریکراوە. لۆ نمونە ئەو خانەی کە ئێستا تو تێیدا نیشتە جێی، ئەگەر خانێکە چەندی گەورەتر بی پارەیەکی زیاترەکەون نیە تەبعاً کەواتەوە هەردووک پێکەوە زیادەکەن، کەواتە پەیوەستی موجەبە. پەیوەستی سالب ئەڵێ چ؟ کاتێک کە دوو کۆمەڵە پێدراوە دەداتێ، یەکێکیان زیاد دەکات ئەوی تریان کەم دەکات، ئەوە دەبیتە چ؟ پەیوەستی سالب. لۆ نمونە کاتێک ئەتوو لێرە گریمان بچێ یەکێک لە شارەکانی کوردستان، چەندی ئەتوو دوورتر بڕۆی زیاتر بڕۆی بنزینەکە چ دەبی؟ بنزینی ئۆتۆمبیلەکە بنزینەکەی کەمتر دەبی وەنیە؟ کەواتە یەک زیادی کرد یەک کەمی کرد، کەواتە دەبیتە چوە؟ پەیوەستی سالب. پەیوەستی نییە نەبوونی پەیوەست. چ بڵێ پەیوەستی نییە، چ بڵێ نەبوونی پەیوەستی؟ جیاوازی نییە. کاتێککە دوو کۆمەڵە پێدراوت هەیە پەیوەندیان بەیەکەوە نەبوو، ئەڵێ چێ؟ پەیوەستی نییە یاخود نەبوونی پەیوەست. بۆ نمونە پەیوەندی نێوان تەمەنی شوقەیەک و ژمارەی دانیشتوانی، ئەوانە پەیوەندیان پێکەوە نیە. لۆ نمونە غورفەیەکت هەیە تو گریمان ئەو غورفەیە 50 نەفەری ئەگری، پاش 50 ساڵی دیکە هەر چەند نەفەری دەگری، هەر 50 نەفەری ئەگری، خۆ غورفەکە گەورە نابی سەر بەخۆی، کەواتە پەیوەستی نییە. دێنە سەر نمونە، ئەڵێ نمونەی ئەلف ژمارەی کاتژمێرەکانی فڕینی فڕۆکەیەک و ژمارەی ئەو کیلۆمەترانەی کە بڕیوێتی. ئەتوو بوو نمونە کاتێک کە فڕۆکەیەک دەڕوە چەندی زیاتر بڕۆ کیلۆمەتری فڕۆکەکەی چ لێ دێتێ؟ هەر زیادی بوونیە، کەواتە هەردووچیان پێکەوە زیادی کرد، کەواتە چییە؟ پەیوەستی موجەبە. لەبەرچە هەر چەند فڕۆکەکەت زیاتر بفڕێت ژمارەی ئەو کیلۆمەترانەی کە دەیان بڕێت چ لێ دێتێ؟ ئەویش زیاد دەکات، کەواتە چییە؟ پەیوەستی موجەبە. نمونەی بە ژمارەی کاتژمێرەکانی فڕۆن و ژمارە ئەو سەرنشینە کە لە ناویتی. لۆ نمونە فڕۆکێکمان هەیە گریمان 50 نەفەری تێدایە، چەندی ئەو فڕۆکەی زیاتر بفڕی سەرنشینەکان هەر هەندی خۆیانە خۆ زیاد ناکەن، کەواتە پەیوەندی لە نێوانیاندا نییە، کەواتە ئەڵێ چ؟ پەیوەستی نییە یاخود نەبوونی پەیوەست. پەیوەستیان لە نێواندا نییە لەبەرچە چونکە ژمارەی کاتژمێرەکانی فڕین کار ناکاتە سەر ژمارەی سەرنشینەکان. نمونەی جیم ژمارەی کاتژمێرەکانی فڕین و بڕی ئەو سوتەمەنی کە لە تانکێکەدا ماوە، ئەتوو چەندی زیاتر بڕۆی بنزینەکە چ لێ دێتێ؟ کەمەبی، کەواتە پەیوەستی سالبە، چونکە هەر چەندی ژمارەی کاتژمێرەکانی فڕین زیاد بکە سوتەمەنیەکە چ لێ دێتێ؟ کەم دەکات، کەواتە ئەوە چیە؟ پەیوەستی سالب. دێنە سەر کۆمەڵێک نمونەی دیکە، ئەوانە شەر نمونەی کتابینە. هەندێک پرسیار کە پێشتر هاتوونەتەوە لە نیشتیمانی، پرسیارە کاتەوە 2013-2014 خولی یەکەم، ئەڵێ ژمارەی کاتژمێرەکانی فڕین و بڕی ئەو سوتەمەنی کە لە تانشەکەدا ماوە چەندی فڕۆکەکە زیاتر بفڕی بنزینەکە چ لێ دێ؟ کەمترەبی. تازەش باسمان کرد، کەواتە پەیوەستی سالبە. پرسیارشکەمان ئەڵێ پەیوەستی نێوان ژمارەی کاتژمێرەکانی فڕینی فڕۆکەیەک و ژمارەی ئەو کیلۆمەترانەی کە بڕیوێتی. فڕۆکەکە چەندی زیاتر بفڕی ئەو کیلۆمەتری فڕۆکەکەی چ لێ دێتێ؟ هەر زیاترەبی، کەواتە چییە؟ پەیوەستی موجەبە، چونکە هەردووچیان پێکەوە چ لێ دەن؟ هەردووکیان پێکەوە زیاد دەکەن. پرسیارشکە ئەڵێ پەیوەستی نێوان تەمەنی شوقەیەک و ژمارەی دانیشتوانی، ئەوەش کە تازە باسمان کرد پەیوەستی لە نێواندا نییە. بە هیوای سەرکەوت.